هێزە ئاسایشی عێراقیەکان دەستیان گرتووە بەسەر دواناوچەدا لە پارێزگای کەرکووک. شارۆچکەی پردێ دەکەوێتە سەر ڕێگەی سەرەکی نێوان شاری کەرکووکی دەوڵەمەند بەنەوت و هەولێری پایتەختی هەرێمی کوردستانی عێراق. بەڵێ لە ئالتین کۆپریت هێرش دەکات، لە دووبس هێرش دەکات، ئێمەش هیچمان بەدەستەوە نییە بەڕاستی دەوا لە هێزەکانی هاپایمانان دەکەم بەهانەمان بین. ئەوەی ئێستا چیە تازە و سارخ لە ناو مەدەنی و لە ناو زێرەبانی بەڵێ شەهیدمان هەیە بێگومان. دوا بە دوای ڕفراندۆمەکەی ڕۆژی 25 مانگی نۆی کورد بۆ سربەخۆیی بەغدا دەستی کرد بە هەوڵەکانی بۆ سەپاندنی دەسەڵاتی حکوومەتی نێوەندی لەو ناوچانەی لە ساڵی 2014ەوە هێزی پێشمەرگەی کوردستان کۆنترۆڵیان کردبوو لە چوارچێوەی شەڕی دژی داعشدا. ڕیفراندۆم تەواو بوو بە ڕابردوو لەسەر وەختێکی ڕابردوودا کراوە و ئەنجامەکەشی کۆتای پێاتوە. هیوادار بن خۆیان کۆتای پێبێنن، پێشماوتن و نەیان کرد. ئیتر ئەوە تا لەسەر زەوی کۆتاییمان پێهێنا. ئێستاش پێویستە لەسەر بنچینەکانی دەستور مافی هاوبەش و بەشداری نیشتیمانی لێکتێگەیشتنمان هەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی خۆی بۆ دیالۆگ نیشان داوە لە پێناو چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا وەک لە ڕاگەیانەکەی داهاتووە لەسەر بنەمای دەستوری عێراق و لە چوارچێوەی شەراکەت و تەوافقدا. لەگەڵم ڕووداوانەشدا هێشتاش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا کورد بە بەشێک لە عێراق دەزانێت لە کاتێکدا کورد داوای سربەخۆیی دەکرد. ڕاستە، بەڵام من پشتیوانی ئەو هەوڵە ناکەم. ئەوەی دەمەوێت بیکەم جێڕانەوەی کاریگەریەکانی ئەمریکایە چونکە ئێران ڕووداوەکان بڕێوە دەبات. جامە چۆن دەکەین؟ چیان لە ئێمە دەوێت؟ ئەوان کۆمەجی لەشکری و مەشق و ڕاهێنانیان دەوێت. ئەگەر بگەڕینەوە بڵین ئەم جارە دەمێنینەوە ئەوە شەڕەکان کۆنترۆڵ دەکەین. کەرکووک شارێکی فرەنژادا، ناکۆچی لە نێوان کورد و عەرەبدا هەیە. عێراق وڵاتێکی باش بوو تاو کاتەی بەجێمان هێشت. هەر لە ناو کۆماریەکاندا ڕای جیاوازن. سیناتۆر تێد کروز لە ڕاگەیانێکدا داوا لە سەرۆکوەزیری عێراق دەکا سەنگی بخاتە سەر شکستپێێنانی داعش و هەوڵەکانیشی دژ بەگەلی کورد ڕابگرێت. سیناتۆر تێد کروز دەڵێت ڕۆڵی کورد گرنگ بۆ لە شکستپێێنانی داعشدا، خواستی خۆیان بۆ سربەخۆیی خستە ڕوو. دەشڵێت پێویستە وڵاتانی دیموکراسی لە سەرانسەری جیهاندا دان بەو هەوڵانەی کووردا بنێ بۆ گەیشتن بە مافی خۆیان. بەڵام نە لێدوانەکانی گەورە کاربەدەستانی کورد نەشیکردنەوەکانی چاودێران و سیاسەتمەدارانی بیانیش هەر هیچ نەبێت تا ئێستا نەیانتوانیوە نیگەرانی و دڵەڕاوچەکانی شەقامی کوردی بڕەوێننەوە. کەرکووک قوڕی بەسەری بوو، هەم کوردەکەی هەموو تاران کرا، هەم زۆریش کوزرا. بەڕاست هێوارە بە ڕۆژەوە خەبەرمانەدا لە تەلەڤیزیۆنی کاکە سبەینێ خواتی بەغدا دێتن ڕەت دەبی دا ئێداگیر دەکا کەس تەقینەکە ئەوان دێت خەزرەکە دیار بوو باشکار کەرکوویان فرۆشت. یعنی ئەو حزبانە لەناو خۆیان دەفامیان کرد بوو دەبنەوە کەرکووک باشکرا فرۆشرا بوو، هەتا وەتیقانی ئێرەش هەموو دەفرۆشرێ. ڕاستەکە دوێ کەرکووک فرۆشە ئەو حزبانە کوردیان فرۆشت. من وەکو تاکێکی کورد ئەکرێ بڵێم وەکو هەموو تاکێک لە دوێنێەوە هەمومان تووشی شک بووینە. بەڕاستی ئەو زروفەی کە لە دوێنێ ڕوویداوە بەڕاستی کوردی تووشی ینی شتێکی وا کردووە هەمومان تەوەقعمان نەدەکرد. بەڵام ئەمە ئەگە بینەوە بگەڕێنەوە بۆ مێژوو هەموو ئەو دەور و بەردەوڵەتە ئەقلیمی و دەوڵەتیەکان هەموو کاتێوایان لە کورد کردووە، پشتیان لە کورد کردووە. بەڕاستی ئەمە ئەتوانم بڵێم موامەرەیەکی دەولیە دژی کورد کراوە. ئەگەرچی کێشەکانی نێوانیان زۆرن، بەڵام دەکرێت دۆسەی نەوت و داهاتی نەوت وەک بەشێکی سەرەکی قەیرانی نێوان بەغدا و هەولێر لێی بڕوانرێت. وەلێ هێشتا دیار نییە ئەم سوتەمەنیە خەونی خواستی کام لایەن ئاوردەدات و هەموو قەیرانەکانیش لەسەر جوگرافیایەکی کێشە لەسەرە.